بسم الله الرحمن الرحيم. كتاب خاني روشناي دنجي زنجيري هاولاني بيغمبر صلى الله عليه وسلم. زنجيري هشت. ناوي كتاب خبيب سعيد. نسيني حبيب محمد سعيد. بلاوكرنوي نسينجي تفسير بو بلاوكرنوو راقياندن. نقش سازي ناووا زردشت كاواني خط نوزات كوي برق ترايزون نورو ساڵی یەکەم 1437 کۆچی بەرامبەر 2016 زایانی تیڕاژ 2000 دانە ژمارەی لاپەڕا 64 لاپەڕا خوێندنەوەی ڕەشوان کاک خەڵڕ هەڵەبڕ سامان وەلی. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بسم الله الرحمن الرحيم. ئازیزەکانم ئەی هاوڵە شیرینەکانی پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم، چاکلام ڕوونە تەنها مسڵمانەکان بەدڵ و بەجیان ئێوەی بەڕێزیان خۆش دەوێت، چونکە ڕەفتاری شیرن و کاری مەردانەتان شارەزان، بەڵام نەفام و هەرزە خۆپەرست و هەڵخەڵەتا و مێشک بەنجکرا و بەکرێ گیراوەکانی بێگانە و کافر هەر وەک شەمشەمە کوێرە توانای بینینی خۆری نییە. ئەوانیش دڵنیان تاقەت نایانگرێ ژیانی ئێوەی قارەمان پێشکەش بە مسڵمانەکان بکرێت، چونکە خۆیان ئەزانن نیازی گڵاویان نایەتە دی. پێشکەش لاپەڕە شەش پێشکەش بێت بە مامۆستایانی قوتابخانەی شەهیدی کەوا لە بەرزترین شێوەدا بیر و باوڕەکەیان پێشکەش بەسەر لێ شێواوان ئەکەن، بە قوتابیانی قوتابخانەی شەهیدی کەوا بە بینینی دیمەنی وەفاداری و بیر و باوەڕی دۆستی مامۆستایانی شەهیدی دڵنیان شەیدای بیر و باوەڕی بێگەردی سەر و ماڵ پێشکەشکرا و ئەبێت و ئەمانیش ئەبنە سەربازی دڵسۆز و کۆڵنەدەر بووی، تا ئەگەر خوا دەستیدا بە پاکترین شێوە کاروباری ئادەمیەکان هەڵسۆڕێنن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. پێشەچی لاپەڕە حەفت. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وأصحابه أجمعين. ئازیزەکانم و بە پشتیوانی خوددا ئەم جارەش لە دوو توێی ئەم نامیلکەیەدا بەیەک ئەگەینەوە. بەر لە هەموو شتێ سرم لە خۆم سوڕ ماوە، بۆچی زیاتر بە شوێن هاوڵە شەهیدەکانە ئەگەڕێم تا ژیانیان پێشکەش بە ئێوەی خۆشەویست بکەم. بەدەستی خۆم نییە، هەروەکو بڵێی لە پاڵ سەر و ماڵ بەختکردن و شەهیددا هیچ کارێکی تر بایەخی نییە. بەدەستی خۆم نییە، هەروەکو بڵێ تاکە دەرمان بۆ تیماری دەردەکانی مسڵمانان بریتیە لە پێشکەشکردنی سەر و ماڵ. هەرچۆن بێ بە باسی شەهیدی نەبێ دڵم ئاو ناخواتەوە. هیوادارم ئێوە شوابن، خودای گەورەش بێ بەشمان نەکا لێی. نامیلکەی ئەم جارەمان بریتیە لە قوتابخانەی شەهیدی کە لەسەر شانۆی ئەم ژیانەدا دەوری مامۆستای شەهیدی و قوتابی شەهیدیمان پێشکەش ئەکرێت. مامۆستای شەهید خۆبەیبی کوڕی عەدیە و بێ ئەوەی بەخۆی بزانێ ئادەمیەکی سەرگەردان لە قوتابخانەکەی ئەمدا ناوی خۆی تۆمار ئەکات و بڕوانامەیەکی ڕێک و پێچی و بێگەردی ئەم بیر و باوڕە وەرئەگرێ کە مامۆستای شەهید سەر و ماڵی ئەکاتە قوربانی. ئەم قوتابیەش سەعیدی کوڕی عامیرە کە ئەمیش دوای وەرگرتنی بڕوانامەکەی ئەبێتە مامۆستایەکی کەم وێنە لە خۆ نەویستی و وەفاداریدا، تاکو هەتایە ڕاستی ویستەکان چاویان لە هەنگاوە بەرز و پیرۆزەکانی بێت و شوێنی کەون. لە خودا داواکارم لە هەموو کارێکمانە مەبەستمان تەنها ڕەزامەندی ئەو بێ و ئەویش بەسە بۆ کۆمەچی. نووسەر هەفتی ئابی 1970 بەرامبەر 26 ڕەمەزانی 1400. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. تۆڵە سندن لاپەڕانۆ
کۆمەڵی مسلمانان لەگەڵ پێشەوا و مامۆستای مرۆڤایەتیدا دوای 15 ساڵ لە هەوڵ و کۆشی بێ و چاندا دام بە خۆداگرتن بەرامبەر بەستەم و جەور و سزای ناڕەوای کۆمەڵی بتپەرست لەلایەن خودای گەورەوە ماوەی درا تا تۆڵەی ساڵەهای ساڵی لە قوڕەیش ستەمکار بکاتەوە کەوا دوای سزا و ئازاردان و دەرپەڕاندن و دەست بەسەرداگرتنی ماڵ و سامانیە هێشتا ئەیویست ماوەیان نەدا کە لە مەدینەشدا ئارام بگرن و بەحەسێنەوە کۆمەڵی مسلمانان کاتی هاتبوو تا فیز و دەماری قوڕیشی بچەقێنێت بەناو قوڕا و بۆ خەڵکی بسەلمێنێ کەوا فشە و هاش و دووشەکەی ناڕەوایە و بەو ناڕەوایەش خۆی کردووە بە خاوەنی دینی خوددا و مەبەستی دەستبڕینی خەڵک و پاراستنی بەرژەوەندی خۆیەتی نەک پاراستن و شوێن کەوتنی ڕێبازی پەروەردیگار خدای گەورە ماوەی کۆمەڵی مسلمانانیدا تا لەکوێ و هەرچۆن هەڵیان دەستکەوێ و پشتی کۆمەڵی خوانە ناس بدەن بە زەویدا و سەریان پان بکەنەوە ماوەیدان تا لە بەدرا ئازایەتی و چاو نەترسی سەربازی مسلمان و بێهێزی و پێزی سەربازی شەیطان بۆ مرۆڤەکان دەرکەوێ تا بۆ خەڵکی بسەلمێ کاتێ سەربازی مسلمان دان ئەگرێ بەخۆیە و شان شل ئەکا بۆ ئازار و ستەمی ناڕەوا ئەوە گوێڕایەلی فەرمانی خودایە وە لە بەرژەوەندی بانگی ئیسلامە ئەجینا هیچ سەربازێکی مسلمان ئیمانە پتەوەکەی ناڵی ترس و بیم لێی نزیک بێتەوە بەڵام کە لە سەرەتای بانگەوازەوە دان ئەگرێ بەخۆیە و ئەوە چاوەڕوانی بەدرە تا بەرژەوەندی بانگەواز ماوەی بدا مێشتی نەفامی بپڕژێنێ و بیکاتە پەندی زەمانە بەڵێ قوڕیش لە بەدرا درا بە زەویدا و شکستی خوارد وەک لە ساڵی ئایندەشدا خۆی جیف کردەوە و لە مەککەدا لێیدا بۆ مەدینە تا ڕەنگ و ڕیشەی دەوڵەت و ڕەگ و ڕیشەی دەوڵەتی قورئان دەربێنێ شار و دێهات و هۆزەکانی سەرڕێگا سەریان لە زیل و بەم کەش و فشی لەشکری دڵڕەش و سڕما بوو ئاگادارانی جەنگ بەو پەڕی مەبەستەوە حەزیان ئەکرد لە سەرنجامی هەڵمەتی پڵنگ و ڕەنجی مسلمان و ڕیوی ئاسای قوڕیش ئاگادار بن ئەوە بوو هەر ئەوەندەیان زانی باسی شکاندن و لێکوژرانی مسلمانەکان لە یەک ڕۆژدا بڵاو بوویەوە و بۆ ڕۆژی دووەمیش قوڕیش ماوەیەک بە فیز و دەمار گیریەوە ڕێگای بڕی کەچی بەبیستنی دەنگ و باسی شوێن کەوتنی لەلایەن مسلمانەکانەوە ئەوەندەی بۆ کرا بەپەلە و دڵەتە پێوە خۆی بکاتەوە بە مەککە بەڵێ کۆمەڵی شەیطان ناتوانێ بەو پیاوانە تۆڵە بسێنێ بۆیە ناچارە ڕێگەی مناڵانە بگرێتە بەر بۆ تۆڵەکردنەوە ئەمە یەک دووەم کۆمەڵی شەیطان بێمەرج و پەیمانە شەڕەف و ڕێز لێک ناداتەوە ویژدان و ئابڕووی ئەخاتە ئەولاو سۆزی ئادەمیانە لە دڵیان نامێنێ یەکەم ڕەفتاری قوڕیش پێی هەڵسا دووەمیش هوذەیل تێبینی هوذەیل ناوی هۆزێکە لە ناوچەی نێوان مەککە و مەدینەدا خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات ناپاچی بێباوڕان و وەفای شەهیدان لاپەڕا 12 لە مانگی سەفەری ساڵی چوارەمی کۆچیدا دوا بە دوای شەهیدکردنی 7 مسلمان بە ناڕەوە لە بیئری المەعونە لەلایەن هۆزەکانی سولەی نوێنەرێک لەنەوەی عەضڵ و قارە هاتنە مەدینە و لە بەردەم پێغەمبەردا صلی الله عليه وسلم مسلمان بوونی خۆیان دەربڕی و داوایان لێکرد چەند هاوڵێکی مسلمانی شارەزای قورئان بنێرێت لەگەڵیانە بۆ وڵاتی خۆیان تا دانیشتوان لە ئیسلام شارەزا بکەن هەرچەندە لە پێش ئەوە مسلمانەکان لە بیری مەعونە شەهیدیاندا بەڵام ئەمە کۆڵی پێ نەدان تا لە مەدینە دەرنەچن بە نیازی بڵاوکردنەوە و گەیاندنی ئیسلامی خۆشەویستدا چونکە مان و مردنی مسلمانان بۆ ئەم مەبەستەیە و ئەم جۆرە ڕەفتارەی کافری بێویژدان کاری ناکاتە سەرورەی مسلمان و چاوترسێنی ناکات تێبینی لە هەندێک ڕیوایەتە چل مسلمانن و تەنها یەکێکیان دەرباز بووە کە عەمری کوڕی ئومەیە هەواڵەکەی هێناوەتەوە بۆ مەدینە بەردەوام بوون بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەهاوڵی شارەزای لەگەڵیاندا نارد کەوا مەرثەدی کوڕی ئەبی مەرثەد کردە ئەمیریان کۆمەڵی مسلمانانی ئاشتی خوازی هەڵگری بیر و باوڕی بێگەرد شاری پێغەمبەریان بەجیهێش صلی الله عليه وسلم بەرەو باشووری ڕووی مەککە لەگەڵ کۆمەڵی گزیکاری دەم مسلماندا دەرو دەشتیاندایە بەر
ماندوو چەرمەسەری ڕێگای دوور و درێژ لە پێناوی هیدایەتدانی ئادەمیەکان لەبەر چاویان سووک و ئاسام. ئەمان لەمە زیاتر چیان ئەوێت تاکە ئاواتیان ئەوەیە ئادەمی زادەکان گوێ بگرن بۆ بانگەوازە بەرز و پیرۆزەکەی. هەروەها ڕێگایان بڕی تا گەیشتنە سەر ئاوی ڕوجەیە کە لە خاچی هۆزی هوذەیلدا بوو. لەوێ مسڵمانەکان بۆ حەسانەوە لەسەر ئاوەکە لایاندا و زۆر لە خۆیان بێخەم بوو. هەر ئەوەندە بوو کۆمەڵی ساختە چیەکە یەک لە دوای یەک خۆیان لە مسڵمانەکان دزیەوە بەرەونەوەی ئەلیەحیان لە هۆزی هوذەیل ڕۆیشتن و هاواریان لێکردن و بێن بەدەمیانەوە تا نوێنەرە مسڵمانەکە بەدەستی خۆیان سپێرابوو لە ناوی برن. هۆزی نەفام و هەرزەکە پەروەردەی نەفامی دڵ و مێشی بە خراپەکاری و دەستدرێژی و خوێن ڕێژی پڕکرد بوو. ئەم هەنگاوە نامەردانەیان زۆر بەدڵ. تێبینی لە هەندێک ڕیوایەتە عاسیمی کوڕی ثابت بووە کە ئەمیریان بووە و ژمارەشیان 6 کەس بوو. بەردەوام بوو نزیکەی 300 کەس بەچەکەوە خێرا هاتنە سەر مسڵمانە غەریبەکان بەنیازی لە ناوبردنیانەوە. کاتێک کۆمەڵی ئاشتی خوازی ڕۆشنبیر هەستیان بەم پلانە گڵاوە کرد. ناچار دەستیاندایە شمشێرەکانیان تا بەرگری لە خۆیان و بیر و باوڕەکەیان بکەن. جا هەرچەندە دوژمنەکان زۆر بوو بەڵام ئەمان سوور بوون لەسەر جەنجی سەر و ماڵی تا دوا دڵۆپی خوێنیان. بۆیە کاتێک کافران بە چاوی خۆیان ئازایەتی و نەترسانی کۆمەڵی قورئانیان دی داوای لە جەنگ وازهێنانیان کرد و بەڵێن و پەیمانی نەفامانیان دانێ کەوا نەیانکوژن و بەمەرجێ خۆیان بەدەستەوە بدەن. بۆ ئەم بەڵێنە مسڵمانەکان دوو بڕیاریاندا ئەوە بوو حەوتیان باوەڕیان بە پەیمانی کافر نەکرد دوای ئەوەی فێڵ و ساختەیان بەرامبەریان دەرکەوت. بۆیە دەستیان دایە چەک و دایان نەنا هەتا هەر حەوتیان بە شەهیدی سەریان نایەوە. بەڵام سیانەکەی تریان کە زەید بوو و خوبەیبی کوڕی عەدی و عەبدوڵڵای کوڕی تاریق بوو کە دیان بەرگریکردن سوودێکی نییە و دڵیان بە بەڵێنی پیاوانی هۆزەکە متمانەی ئەکرد. خۆیاندا بەدەستەوە و کافری بێ پەیمانیش خێرا قۆڵیانیان بەستن. پاشان خێرا بەرەو مەکە خستیانە ڕێ تا لەوێ بیان فرۆشن بە بتپەرستەکانی قوڕەیش. بەڵام عەبدوڵڵای کوڕی تاریق کە ئەم ناپاچەی دی پەشیمان بوویەوە لە خۆ بەدەستەوەدانی. بۆیە کە گەیشتنە مەڕ الظەهران مەردانە دەستی داماڵی و شمشێرێکی فڕاند و دەستی کرد بە جەنگ کەچی کۆمەڵی ترسنۆک تاقە پیاوێکیان نەیوێرا بچێتە مەیدانی پاڵەوانی غەریبەوە تا شمشێربازی بکەن بەڵکو بە هەمویانەوە هەر لە دوورەوە دەستیاندایە بەردبارانکردنی ئەویش بە شەهیدی کەوتە ڕێ. هوذەیل زەید و خوبەیبی بەرەو مەکە بردو لەبەر ئەوەی نێوان حکومەتی مسڵمانانی مەدینە و کۆمەڵی قوڕەیشی بتپەرستەکان ناکۆک بوو. سەردارانی قوڕەیش ئەم دیاریەیان زۆر پێخۆش بوو. پاشان لەگەڵ هوذەیلیەکان هەوڵیاندا تا ڕێککەون و لێیان بسێنن تا بە کوشتنیان زامی دڵیان ساڕێشکەن. لە ئەنجاما لەسەر ئەوە ڕێککەوتن کەوا ئەو دوو پیاوە هوذەیلیە دیلەی دەستی قوڕەیشیان ئازاد بکرێن و هوذەیلیش دوو دی لە مسڵمانەکان بدەنە دەستی قوڕەیش تا تۆڵەی خۆیانیان لێ بکەنەوە. ئەبوو سەفوانی کوڕی ئومەیە زەیدی کڕی تا لە تۆڵەی ئومەیەی کوڕی خەلەفی باوچیا بیکوژێتەوە کەوا مسڵمانەکان لە بەدردا کوشتوبیە. وحجيري كري أبي إيهابيش خبيبي كري بو عقوبي كري حارثي كري عامري خشك زايتا لطولي باوچي كجراو لبدردا بي كجيتو بلام لبر اوي أمر داوا لمانگكاني حرام دابو هردودي لكيان خست بندخانوا لسيدار دانكانيان دواخست تا أم مانگا بسرتن بو اوي تا أم مانگانا بسر بتن كحرام چونك عربكان لم مانگانا دا هرجيز خوينيان نأرشت. تێبینی ئێستاش گۆڕەکەی لەوێ بەردەوام بوون. ئەو ماوەی کە خوبەیب و زەید لە مەککە بەدیلیمانەوە ژیانێکی وەهایان ئەبردەسەر کە هەمووی هەر موعجیزە بوو. بەڵام چی ئەکەی لە کۆمەڵی بێئاگا و تێنەگەیشت و کۆمەڵی مێشک بەستووی دواکەوتووی دوور نەبین هەروە بیر ئەکاتەوە ڕاستیش بە دوو چاوی ببێنێ بڕوای پێناکە چونکە ئەندامەکانی لە کار کەوتون. زەید و خوبەیب مسڵمان ئاسایی بە شەو و بەڕۆژ بەو پەڕی شادومانیەوە خواپەرستی و شەو نوێژیان ئەکرد. بڕیاریان دابوو هەر شتێک ناوی خوای لێ نەبرایە نەیان ئەخوات. بۆیە ناچار بوون تەنها شیر و ماست بخۆن. خوبەیب لە ماڵی ماویەی کارەکەی حوجەیردا بەند کرابوو. جا لەم کاتەدا شتی زۆر سەیری بەخۆیەوە دیبوو کە دوای کاتی مسڵمان بوو ئەیگێڕانەوە. ماویە ئەڵێ خوبەیب لە لای من لە ماڵەکەی منە بەند کرابوو
ڕۆژێکیان چوون بەسەریا هێشووە ترەیەکی بەدەستەوە بوو لێی ئەخوارد باوڕوم ناکرد لەو کاتەدا لەسەر زەوی خودادا ترێ بوونی هەبوو بێ کاتێ خوبەی بزانی کاتی شەهیدکردنی نزیک بۆتەوە داوای گوێزانێکی لە ماویە کرد تا خۆی پاک و ئامادە بکات بۆ شەهیدکردن ماویە ئەڵێ موسەکەمدا بە مناڵێکی گەڕەکەکە و پێم وت بیبە بۆ ئەو پیاوەی وا لە ژوورەوەیە بەخوا هەر ئەوەندە مناڵەکە ڕۆیشت و بردی خێرا بە خۆم وت چیم کرد بە خودا کابرا بە کوشتنی مناڵەکە دۆڵەی خۆی کردەوە ئەو کاتە ئەبێتە پیاوێک بە پیاوێک خوبەی موسەکەی لە مناڵەکەی وەرگرت و سۆزی بۆ لای جوولا وتی بەدینت دایکت لە ناپاچی کردنی من نەترسا وا ئەو موسەی بە تۆدا ناردووە پاشان دەستی کرد بە لاواندنی و وازی کردن لەگەڵیا ئالەم کاتەدا ئافرەتەکە هات و خوبەی بسەیری کرد و پێی وت وای لێک ئەدەیتەوە من بیکوژم نا دینەکەم دوورە پەرێزی کردوم لەستەم و ناپاچی خوبەی بیستەم لێکرا و ئاوا لە دینی ئیسلام گەیشتم لێرەشدا نابێت موسڵمان بەستەم و تۆڵە بکاتەوە ئیسلامی بێگەر پەروەردەی کردووە دیارە ئەم جۆرە ژیانەی خوبەی بوو زەید کارێکی دەرونی گەورەی کردوتە سەر کافرانی دەور و بەریە ئەگەرچی بەخۆشیان نەزانی بێ لەلایەکی ترەوە بتپەرستەکان لە ناو سنووری حەرەمی کەعبەدا هەرگیز خوێنیان نەئەڕشت بۆیە دوای بەسەرچوونی مانگەکانی حەرام هەردوو هاوڵە بەڕێزەکەیان لە شار بردە دەرەوە بۆ ناوچەی ئەلتەنعیم سەفوانی کوڕی ئومەیەی زەیدی دایە دەست خزمەتکارێکی کە ناوی نەستاز بوو تا بیکوژێت ئەو ڕۆژەی کە زەید شەهید کرا لە ناوچەی تەنعیمدا پیاوماقوڵانی قوڕەیش کە ئافرەت و مناڵان و بەندیان لەگەڵ خۆیاندا هێنا بوو تێبینی تەنعیم 3 میل لە مەککەوە دوورە لەسەر ڕێگای مەدینە بەردەوام بوون ئامادەی جێبەجێکردنی ئەم کارە ناڕەوایە بوو کە یەکێ لەوانە لە سەرداری ئەو ڕۆژەی قوڕەیش ئەبوو سوفیانی کوڕی حەرب بوو ئەبوو سوفیان بە زەیدی وت سوێندت ئەدەم بە خودا ئەی زەید ئایا پێت خۆشە موحەممەد لە شوێنەکەی تۆ بێت صلی الله عليه وسلم ئێمە بیدەین لە گەردەنی و تۆش لە ناو خاو خێزانی خۆت دابیت زەید وتی نا بە خودا پێم خۆش نییە لەو شوێنەدا کە ئێستا موحەممەد صلی الله عليه وسلم تێیدا دانیشتووە دڕکێکیشی پیا بچەقێ منیش لە ناو خاو خێزانما دابنیشم وتە ڕێک و پێکەکەی زەید سەرنجی ئەبوو سوفیانی ڕاکێشا بۆیە بەسەر سوڕمانیەوە وتی کەسم نەدیوە وایە چێکی تری خۆش بوێ وەک هاوڵانی موحەممەد کە موحەممەدیان خۆش ئەوێ صلی الله عليه وسلم بەڵێ نەک هەر زەید و نەک هەر هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەریان خۆش بوێت صلی الله عليه وسلم بەڵکو هەموو مسلمانێک لە هەموو چەرخ و شوێنێکدا پێویستە پێشەوای مرۆڤایەتی لە قوڵایی دڵیان لەسەر و ماڵی خۆشتر بوێت نابینی بە درێژایی مێژوو لە هەموو کون و قوشبنێکە چەند مسلمانێکی دڵبەسترا و بەخواوە خۆیان کردووە بە قوربانی بۆ بەرزکردنەوەی ڕێبازەکەی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم کافران لە دامەزراوی ئەندامانی کۆمەڵی مسلمان سەریان سوڕما بوو ئەمانە چین وا مەرجیش ناتوانێ لە بیر و باوەڕ پەشیمانیان بکاتەوە ئەبێ ئادەمیزاد دوای تیاچوونی لە دەستدانی ئەم ژیانە بەتەمای چی بێت پرسیاری جۆرا و جۆر دێن بە بیری خوانە ناساندا بێ ئەوەی وەڵامەکانیان بێت بە دڵە بەڵام بەلای مسلمانەکانەوە زۆر سادە و ئاسایین چونکە ئەوان گەرچی خۆیان بە هەڵگری بیر و باوەڕ ئەزانی بەڵام تامی بیر و باوەڕی ڕاستەقینەیان نەکردووە بیر و باوڕەکانی ئەوان بەستراوە بە هەڵپە و پەڵەقاژەی ئەم جیهانە کەچی بیر و باوەڕی ئیسلام و شوێن کەوتوەکانی لەسەر ئەو پەروەردە ئەکات کەوا بە هیچ شێوەیەک دڵیان وابەستەی ئەم ژیانە نەبێت و هەتا ئەتوانن خۆیان وازی لێبێن و پێشکەشی بکەن بە برا ئادەمیەکانیان خوانەناسان کە شوێن بیر و باوەڕ کەوتن و لەگەڵ هەموو زرۆفێکە ئەیگۆڕن بۆ ئەوە کەوتون ژیانیان پارێزراو بێت کەچی مسلمان بۆیە ژیانی خۆش ئەوێ و لە پێناوی خودادا بە شەهیدی سەر بنێتەوە کافران کە زانیان زەید پەشیمان نابێتەوە هەڕەشە کۆڵی پێنادا تون دەست و پێیان بەست و دەستیان کرد بە ئازاردانی تیریان ئەگرتە ئەو شوێنانەی کە پێیان نامرێت تا بەشک و مواز بێنێ لە ئیسلام و پەشیمان بێتەوە مسلمان هیچ تاوانێکی نییە جگە لە مسلمانێتی جا هەر کاتێک وازی لە ئیسلام هێنا ئەبێتە خۆشەویستی هەموو کافرێک خوانەناسان سەیر بیر ئەکەنەوە نازانن مسلمانی تێگەیشت و
قورئان و فەرموودەکانی پێشەوە صلی الله عليه وسلم لەگەڵ خوێنیا تێکەڵ ئەبن و خۆی بە خاوەنی سەر و ماڵ نازانێ. زۆر سادەن کافران وا دەزانن ئەمانەش لە پێڕەکانی تری خەڵکان کە بە ئازار و ترساندنەوە پەشیمانیان بکەنەوە. وا ئەزانن لە هەموو هەورێ هەر باران دەبارێ. بە ئازار و سزا زەید تا ئەهات ئیمانی پتەوتر ئەبوو و باشتر پشتی بە خودا ئەبەست و چاکتر ئادەمی ئەبوو تا گیانی لەدەست بدا، چاکتر ئامادە دەبوو تا گیانی لەدەست بدا لە پێناوی ڕێبازی پەروەردگار. دوای کۆڵدانی خوانەناسان نەستاس بە فەرمانی سەفوانی ئاغای لە زەید هاتە پێشەوە و شەهیدی کرد. ئەوەی شایانی باسە نەستاس لە جەنگی ئوحوددا بەشداری کرد. جا لە کاتێکا کە مسڵمانێ خەریک بوو سەفوان بکوژێ، ئەم فریای کەوت و خەنجەرێکی دا لە مسڵمانەکە و سەفوانی ڕزگار کرد. لە دواییدا خوددا هیدایەتی دا و مسڵمان بوو. وا دەرئەکەوێ لە ساڵی ڕزگارکردنی شاری مەککەدا مسڵمان بوو بێ. بەڵام خۆبەیب کافران زیاتر بایەخیان پێ ئەدا و حەزیان ئەکرد بە دڵخۆشی دانەوە لە ئیسلام پەشیمانی کەنەوە. بەڵێ خۆبەیب کۆت و زنجیر کراو و بەشێکی زۆر لە دانیشتوانی مەککە بە پیا و ئافرەت و مناڵ و گەنجەوە شوێنی مسڵمانی دیل کراو کەوتن و بەرەو مەیدانی لە سێدارەدان پاڵیان پێوەنا تا تۆڵەی کوژراوەکانی جەنگی بەدری لێ بسێنن و داخی دڵیان بەو بڕێژن. کاتێک کۆمەڵی خوانەناسی دڵڕەش بەندەی مسڵمانیان گەیاندە شوێنی دیاری کراو بەرەو داری چوار مێخەکە نزیک خرایەوە. مسڵمانی غەریب بەوپەڕی دامەزراویەوە لە کاتێکە قژە و نەڕەی ئافرەتان و مناڵان بەرز ئەبۆوە لەسەر خۆ داوای لە قوڕەیش ئەکرد، ماوەم بدەن وازم لێبێنن با بەر لە کوشتنم 2 ڕەکەعات نوێژ بەجێ بێنم بۆ خودا. گەنجی دڵبەستراوە بە خوداوە زانی چەند ساتێکی زۆر کەم لە ژیانی ماوە و نەفامان وازی لێ ناهێنن، یا ئەبێ واز لە ئیسلامی بێگەردوێنێ و یا ئەیکوژن. جا بۆ ئەوەی هێز و وزەی دڵ و دەرونی تازە بکاتەوە و کۆمەچی لە پەروەردگاری بەدەسەڵات وەرگرێ تا بتوانی بەرهەڵستی شاڵاوی نەفامی بکە و لەم تاقیکردنەوە سەرکەوتوو بێت. وای بە چاک ئەزانی پەیوەندی بکە بە خودای گەورەوە تا هێزێکی ئەو تۆی پێ ببەخشێ بۆ کافران لە خشتەی نەبرێ و لە ئیسلام پەشیمان نەبێتەوە. مسڵمانی پاڵەوان بە دڵ و دەروونێکی دامەزرا و بە باڵایەکی ڕێک و پێک و بەسەرێکی بەرز و ڕوومەتێکی گەشاوە ڕووی کردە کەعبەی پیرۆز، ڕووی کردە ماڵی ئەو خودایەی کە ئامادەیە گیانی بکاتە قوربانی ڕێباز شیرنەکەی. 2 ڕەکەعات نوێژی ڕێک و پێچی لە بەردەم کۆمەڵی کافری دڵڕەشدا بۆ خودای گەورە بەجێهێنا. چەند هەڵوێستێکی دڵتەزێنە و چەند هەڵوێستێکی پڕ لە شانازیە لە پەنای کەعبەی پیرۆزدا. لەبەر ئەڵڵادا بەندەی مسڵمان ئامادەیە گیانی لەدەست بدا. کافرانیش دەوریان داوە تا هەمویان بەشداری ئەو تاوانە گەورەیە بکەن. خوێنی مسڵمانی بێکەس و غەریب بڕێژن. مسڵمانی پاڵەوان لە خوددا ناپاڕێتەوە تا لە مەرگ ڕزگاری بکات. چ جای وەک هەندێ لە تامی خواناسیان نەچەشتووە گلەی و ناشکوری بکات، جا بۆ چ ڕزگاریەک؟ هەڵوێست هەیە لەوە بەرزتر بێت، جا چ پلێک هەیە لەوە بەرزتر بێت؟ ئاخۆ مسڵمان لەم ژیانەدا ئاواتێکی تری هەیە لە شەهید بوون لە پێشتر بێت. دوای کڕنوش بردن بۆ خودای گەورە، دەربڕینی بەندایەتی و ڕەزامەندی تەواو بە شەهید بوون و دوای ئەوەی بە کۆمەڵی بێویژدانی سەلماند. ئای لەم کاتە ناسکەدا مێشێ میوانی نییە و ئەو پەیمانەی کە داویەتی بە پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم هەتا گیانی ماوە ئەی پارێزێ. دوای ئەمە گەڕایەوە لای سەر زلەکانی قوڕەیش ئەی فەرموو بەخودا لەبەر ئەوە نەبوایە کە ئەترسم ئێوە وا تێبگەن لە ترسی مەرگ درێژە ئەدەم بە نوێژەکەم، نوێژی زۆرم ئەکرد. واتە هێشتا لەگەڵ خودای گەورەدا تێرگفت و گۆ نەبوو. حەزم ئەکرد زیاتر لە خزمەتیا بمێنمەوە و زیاتر بەندایەتی و شادومانی خۆمی بۆ دەربخەم. ئیبن ئیسحاق ئەفەرمێ خۆبەیبی کوڕی عەدی یەکەم کەس بوو کە ئەم 2 ڕەکەعەتە نوێژەی لە پێش شەهیدکردندا داهێنا. پاشان خۆبەیب ئەم هەڵبەستەی وت کە تیا دەری ئەخات بە هیچ شێوەیەک باچی لە شەهید بوون نییە و بە شادومانیەوە ئەچێت بەرەو پیری مەرگەوە. ئەی فەرموو وەلەست ئوبالی حین ئوقتل مسلما على أي شق كان في الله مصرعي.
وذلك في ذات الإله وإن يشاء يبارك على أصال شلوي ممزع تا لە دوایین دێرە دەری ئەخات بە هیچ شێوەیەک مەل بۆ دوژمن کەچ ناکە و هیچ کات پێی ناخۆش نییە لە پێناوی ئەڵڵادا کافران شەهیدی بکەن چونکە گەڕانەوەی ئادەمیزاد هەر بۆ لای ئەڵڵایە و ئەڵێت وەلەست بمبدین للعدو تحشعا ولا جزعا إني إلى الله مرجعي پاشان پێڕی خوانە ناسان دەستیان دایە بڕینی گۆشتی ئەندامانی لاشەی هەر بە زیندویی بۆ ئەوەی واز بێنێ لە ئیسلام هەڵگەڕێتەوە پێیان وت لە ئیسلام پەشیمان بەرەوە وازت لێدێنی وتی نا بە خودا حەز ناکەم لە ئیسلام پەشیمان ببمەوە ئەگەر هەرچی وا لە زەویە پێم بدرێت وتیان پەشیمان بەرەوە ئەی خوبەی وتی هەرگیز پەشیمان نابمەوە وتیان دەی بەلات و عوزا ئەگەر پەشیمان نەبیتەوە ئەتکوژین ئەویش وتی کوشتنم لە پێناوی خودادا زۆر کەمە جا هەر کاتێک کەپ لە گۆشتێکیان لە لاشەی لێ ئەکردەوە و لێیان ئەپرسی ئایا پێت خۆشە موحەممەد صلی الله عليه وسلم لەو شوێنە تا بوایە و تۆش ڕزگارت بوایە ئەویش کە خوێن لە لاشەی بڕینی پلە گۆشتەکانی لاشەی سەری کردبوو ئەی وت نا بە خودا پێم خۆش نییە من ئێستا لە ناو ماڵ و مناڵی خۆما بموو و محەممەدیش صلی الله عليه وسلم دڕکێکی لە پیا بچێ هەرچەندە ئەم وەڵامەی ئەدانەوە کافران ئەوەندەی تر شێدگیر ئەبن و چاویان ئەپەڕیە تەوقی سەریان بەجارێکە دەستیان بۆ ئاسمان بەرز ئەکردەوە و هاواریان ئەکرد بیکوژن بیکوژن مێشتی نەفامیە چی لێ ئەکەی هەر کەسێ خوا نەناسێ بە کوشتن و بڕینی بێتاوانان نەبێ دڵی ئاو ناخواتەوە پاشان کافران ڕویان لە کەعبە وەرجێڕا و ئەویش وەڵامی دانەوە کە ئێوە ڕووم لە قیبلە وەرئەجێڕن خوای گەورە بڕیاری داوە مسڵمان بۆ هەرکوێ ڕوو بکە ئەگەر نیازی خوا بێت ئەوە ڕووی لە خوا کردووە و ئەی فەرموو فأينما تولوا فثم وجه الله پاشان وتی خدایە جگە لە دوژمنان هیچ کەس نابینم خدایە هیچ کەس لێرەدا نییە تا سەلامم بگەێنێ بە پێغەمبەرەکەت صلی الله عليه وسلم خدایە خۆت سەلامی پێ بگەێنە تێبینی هەمان پرسیار لە زەیدیش کراوە وەک لە پێشەوە باس کرا دووهەم ئەم ئاەتە لە سوڕەتی بەقەڕەیە ئاەتی 115 بەردەوام بوون بەڕاستی چاک لە ئیسلام گەیشتوویت خوبەی بیخۆشەویست سەلامەکەت کەنارد بۆ پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم لە جێگەی خۆیدا بوو چاک کافرە دڵڕەشەکانت تێگەیاند کە تۆ شوێن کەوتەی ڕاستەقینەی ئەوی هەموو ڕێبازە شەیطانیەکان بە هەمویانەوە بە درێژایی مێژوو شوێن کەوتوویەکی چاوکراوەی خۆنەویستی وەک تۆیان نەبووە و نابێت با کافران بزانن قەڵاکەیان قەڵای ساختە و ڕووکەش و گزیکاری و بەرژەوەندی بازیە هەروەها مسڵمانەکانیشت چاک تێگەیاند کەوا ئەوەی بەتەمای بەهەشتا با چاوی لە تۆ و کردار و گفتارە شیرنەکانت بێ ئەجینا بەهەشت هەوەنتەر نییە بەڵێ خوشک و برا مسڵمانە ئازیزەکانم ئەوە خوبەی بە خاوەنی چ دەروونێکی پیاوانەی بێباکە بە یەک دوو وشەی سەرزار ڕزگاری ئەبێ لە مەرگ نە ئەمە هەڵوێستی بیان و گرانە لە جیاتی وشەی نەشیاوی ڕزگارکەر بە خودای گەورەدا سەلامی خۆی بۆ پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم ئەنێرێ نەفامان با تووشی سکیەشە بن لە بەردەم مسڵمانی پاڵەواندا چونکە ئەم هەڵوێستە و ئەم کۆڵنەدانە شاخی دامەزراویش بەرگەی ناگرێت ئەمە لە کاتێکدا کەوا بەسەرداری چوار مێخەکەوە بوو پاشان قوڕەیشەکان بانگیان کردە چلگەنجی باوک کوژرا و لە بەدردا نێزەیان دا بەدەستیانەوە و پێیان وت ئەمە باوکی ئێوەی کوشتووە لە بەدردا خوبەی بوتی خدایە ئێمە فەرمانی پێغەمبەرەکەتمان بەجێهێناوە تۆش ئەمڕۆ هەواڵمان بگەینە پێی کە چیمان پێ ئەکرێت پاشان ئەم نزای لای خودای کردو بۆ فەوتانی قوڕەیش اللهم أحصهم عددا واقتلهم بددا ولا تغادر منهم أحدا كأم نزای کرد قڕەیشەکان خەم دایگرتنەوە ئەوە بوو ئەبوو سوفیان خێرا معاویەی کوڕی پاڵخست و لە ترسی نزاکەی خوبەیب چونکە بڕوای ئەنوا بوو کە هەر کەسێ نزای لێ بکرێ ئەگەر پاڵکەوێ کاری لێ ناکە هەروەها حەکیمی کوڕی حەزام ڕای کرد لەگەڵ جوبەیری کوڕی مطعم
خۆی شاردەوە و پاشان چل گەنجەکە بۆ تۆڵە سندنی خۆیان بەنێزەوە دایان گرتەوە. هەرچۆنێ بوو ڕووی خۆی وەرجێڕایەوە بۆ کەعبە وتی سوپاس بۆ ئەو خودایەی کە ڕووی کردمەوە ئەو قیبلەیەی کە بۆ خۆی و پێغەمبەرەکەی صلی الله عەلەیه وسلم و مسڵمانەکانی بڕیاری داوە. کافران دیسان بۆ ماوەی سەعاتێک بەنێزە دایان گرتەوە، ئەویش بە سەرداری چوار مێخەکەوە بە دەنجی بەرز هاواری ئەکرد لا إله إلا الله محمد رسول الله. خۆشەویست و بەڕێزم خوبەیب، مامۆستای بێباکم خوبەیب، ئەزانیت لەسرە مەرگە گەورەترین وشە شەهادەتە، بۆیە وا بەدەنجی بەرز ئەیدەی بەگوێی نەفامەکان با هەر بچێژن داخی سەخت ئەوان کە ڕقیان لە تۆی بەڕێز هەڵگرتووە لەسەر ئەم وشە شیرینە. جا ئەوەندە نەفامن و ئەزانن ئەگەر تۆ شەهید بکەن ئیتر هەڵگری نابێت و دەکوژێتەوە، و ئەزانن بە شەهیدکردنی تۆ دەنجی ڕاستی کپ ئەکەنەوە، نازانن بە درێژایی مێژوو هەزارەهای سەرگەردان لە چیرۆکی شەهیدکردن تا لە گەورەی دەرونی مسڵمان و بێباچی و فیداکاری ڕاستەقینە تێئەگەن. نازانن هەتایە تۆ زیندویت و بەلای پەروەردیگارتەوە ڕۆزی وەرئەگریت و پەروەردەی نەوەکان ئەکەیت و لەسەر خۆ نەویستن و قوربانیدان. بەم شێوەیە خۆبەیب گیانی لەدەستدا و بە خزمەتی پەروەردیگاری شاد بوو، وەلاشەی ئەوەندە شیر و نێزەی پێوە بوو زامەکان لە ژمارە نەئەهاتن. خۆزگەم بە تۆ بۆ ئەو دڵ و مێشک و بیر و هەستت ئەی خۆبەیب، خۆزگەم بە تۆ بۆ ئەو باوەڕە قوڵ و پتەوەت ئەی شەهیدی ڕێگای ئیسلام، خۆزگەم بە تۆ بۆ ئەو شوێنە و مەنزڵەی کە خوددا بۆی بڕیارداوی ئەی پاڵەوانی کۆڵەدەر، خۆزگەم بە تۆ بۆ ئەو خواناسیتت ئەی غەریبی بەناڕەوا خوێن ڕەژاو کەوا بوویتە نمونەیەک لە کۆڵنەدان و خۆنەویستندا تا ڕۆڵەکانی ئیسلام تا کۆتایی دێت بە جیهان تا چاوت لێ بکەن و فێری فیداکاری و چاو نەترسی ببن ئەی شێری بێترس و بیم. خۆزگەم بە تۆ کەوا ئەوەندە پێغەمبەرەکەت صلی الله عەلەیه وسلم خۆش ئەویست وا لە بەردەم هەزاران دوژمنی خوێن خۆردا بە ئاشکرا خۆشەویستی ئەوت دەرئەبڕی و ئەی سەربازی مەرد و بە وەفا. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. سەرکەوتنی باوەڕ لاپەڕاسی و یەک. ئەی پێغەمبەری خۆشەویست صلی الله عەلەیه وسلم، هەزاران درود و سەلام لە گیانی پاکت ئەی خۆشەویستی خودای گەورە. وا خوبەیب و هاوڵەکانی خۆیان کردە قوربانی بە کافرانیان سەلماند، ئەمان بەسەر و ماڵەوە شوێنی دینەکەت کەوتون، بە مرۆڤایەتیان سەلماند، شوێن کەوتنی ئیسلام بەلای مسڵمانی ڕاستەقینەوە بریتە لە فیداکاری و قوربانیدان. ئەی خۆشەویستی مسڵمانان، ئەی تۆی بەڕێز بڕیارت چییە بەرامبەر ستەمی ستەمکاران و پەیمان شێنان؟ پێشەوای وەک تۆی بەڕێز مسڵمانەکان بەڵکو مرۆڤایەتی بەتێکڕا چاوەڕێی بڕیارێکی ڕێک و پێکتە. ئەبێ چۆن تۆڵەی سەربازی کۆڵ لە دەرت بسێنیت بە چاوی خۆمان وەفای قوتابی سەربازماندی ئەبێ وەفای مامۆستا و پێشەوا چۆن بێت. هەرگیز بەبیری هیچ مرۆڤێکا نایێت پێشەوا دەست بەرداری دوژمن بێت و تۆڵەی شوێن کەوتووە وەفادارەکانی نەسێنێت. بەڵام خۆ تۆ پێشەوای پێشەوایانی ئەی پێغەمبەری خوددا صلی الله عەلەیه وسلم، خۆ تۆی بەڕێز گەورەترین پێشەوای مرۆڤایەتیت و غیرەت و پیاوەتیت وێنەی نییە ئەی ڕابەری مرۆڤایەتی. بەڵێ خوبەیب لە پەروەردیگاری داوا کرد کە هەواڵیان بگەێنێ بە پێغەمبەری خۆشەویست صلی الله عەلەیه وسلم. خدای گەورەش چاوی لە بەندەی ملکەز بوو چۆن بۆ ڕەزامەندی ئەو دەستکەوتنی شەهیدی و بە بەهەشت شاد بوون کە لە بەردەم کافران دامەزراوە. پاڕانەوەکەی لێ وەرگرت و وەحی ناردە خوارەوە بۆ سەر پێغەمبەری خوددا صلی الله عەلەیه وسلم کەچی لە خوبەیب ڕووی داوە. ئوسامە خودای لێ ڕازی بێت ئەجێڕێتەوە کەوا لەو ڕۆژەدا کە قوڕەیش خوبەیبیان دابوو لە سێدارە پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم لە نێو هاوڵەکانیدا دانیشتو بوو. ئەو شێوەیەی کە بەسەر هات لە کاتی وەحیدا بەسەریا ئەهات. پاشان گوێمان لێبوو ئەی فەرموو وعليه السلام ورحمة الله وبركاته. جا فەرمووی ئەمە جوبرەیلە سەلامی خوبەیبی بۆ هێناو کەوا قوڕەیش کوشتویانە. لەو کاتەدا
پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم عەمری کوڕی ئومەیەی لەگەڵ سەلەمەی کوڕی ئەسلەمدا نارد بۆ مەککە تا ئەبوو سوفیانی کوڕی حەرب بکوژن لە تۆڵەی ئەودا کە پیاوێکی خوانەناسی نارد بۆ مەدینە تا پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم بکوژێت بەڵام خوا ویستی وابوو پێغەمبەرەکەی ئاگادار بکە صلی الله عليه وسلم پاشان کابراش ڕاستی نیازەکەی ئەوەی کە ناردبووی ڕاستە و خۆ دەری بڕی عەمر و هاوڵەکەی گەیشتە مەککە و تەوافی کەعبەیان کرد بەڵام لەبەر ئاشکرابوونیان نەیانتوانی بە کارەکەیان هەڵسن بۆیە لە مەککە هەڵاتن بە مەینەتێکی زۆر لە دەستی قوڕەیش ڕزگاریان بوو تا گەیشتنە تەنعیم ئەو ناوچەیە کە خوبەیبی تیا شەهید کرابوو سەیر ئەکەن وا بەسەرداری چوار مێخەکەوە پاسەوانی قوڕەیش دەوری داون هاوڵەکەی پێی ئەڵێ حەز ئەکەی خوبەیب لە داری چوار مێخەکە داگرینە خوارەوە ئەڵێ کووە ئەڵێ تا ئەوەتە بەسەرداری چوار مێخەکەوە پاسەوانی لە دەورایە ئەمیش ئەڵێ بەڵێ ماوەم بدە و لێم جیا بەرەوە تا ئەگەر مەترسید بوو خۆت بگەینە لای وشترەکەت و بگەڕێوە بۆ لای پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم و هەواڵەکەی بدەرێ واز لە من بێنە خۆم چاک شارەزای ڕێگای مەدینەم عەمر دەنگ ناکە تا پاسەوانەکان ئەخەون پاشان لە دارەکە نزیک ئەبێتەوە سەر ئەکەوێ و بەدزیەوە خوبەیبدا ئەگرێت و ئەیگرێت بە کۆڵەوە تا کەمتر لە 40 یا 20 هەنگاو ئەڕوا پاسەوانەکان بەخەبەر ئەبنەوە پێیان ئەزانن ناچار لاشەکە بەپەلەدا ئەنێ و هەر چۆن بوو ئەیکا بە ژێرگڵەوە لەبەر چاویانی گوم ئەکات و ڕێگای سەحرای بەرەو مەدینە ئەگرێتە بەر و کافرەکانیش دوای مادووبوونێکی بێهودا ئەگەڕێنە دواوە پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم زۆر بەداخەوە بوو بۆ ئەو ناپیاوەی کە لە بەنی لیحیانەوە دەرحەق بە موسڵمانەکان پێی هەڵسا بە شەهیدکردنی ئەو دە موسڵمانەی کە بەسپاردەوە متمانە درابوونە دەست نوێنەرەکانی عەدڵ و قارە بۆیە زۆر بە ئاواتەوە بوو ماوەی ببێ بۆ تۆڵە سەدنەوە لێە بەڵام ئەوەندەی پێنەچوو هەر لەو ساڵەدا لەشکری ئەحزاب بەدەست کیسەی جوولەکە هێرشی هێنایە سەر پای تەختی ئیسلام و موسڵمانەکان پێوەی بەشۆکان بەڵام هەر بەکشانەوەی لەشکری ئەحزاب و سەرشۆڕبوونی جوولەکەی ئاگیر هەڵگرسێنەر و تیاچوونیان پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم دوای 2 مانگ بەخۆی و 200 مسلمانەوە کە 20 کەسیان ئەسب سوار بوون و بەرەو ناوچەی بەنی لیحیان کەوتنە ڕێو عەبدوڵڵای کوڕی مەکتومی کردە ئەمیری مەدینە مسلمانەکان پێویست بوو 200 میل ڕێگا ببڕن بەڵام ئەم هەموو مادووبوونە بەلای پێغەمبەری پێشەواوە صلی الله عليه وسلم هیچ نەبوو بەمەرجێ تۆڵەی هاوڵە شەهیدەکانی بکاتەوە و زیاتر هێز و دەسەڵاتی مسلمانەکان بۆ هۆزەکان دەربخات پاشان بۆ سەر شێواندن لە دوژمن پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم بەرەو باکوور کەوتەڕێ لە کاتێکە کە هۆزی تاوانبار لە باشووردا بوون و بە هاوڵەکانیان گەیاند کەوا نیازی وایە هێرش بکاتە سەر شام تا هەواڵ نەگا بە دوژمن بۆیە ماوەی 20 میلێک بەرەو باکوور ڕۆیشت و ئەوسا بەرەو باشوور بوویەوە مسلمانەکان زۆر هەوڵیاندا دوژمن نەزانێت تا بدەن بەسەریدا بۆیە هەوڵیان ئەدا لە ڕێگایەکەوە نەڕۆن کە هاتوچۆی لێوە بکرێت تا بتوانن تۆڵەی شەهیدە ستەم لێکراوەکان بکەنەوە بەڵام هوذەیلی ستەمکار ئەیزانی پێشەوای ئیسلام دەست بەرداری خوێنی بەناڕەوا ڕژاوی هاوڵەکانی نابێت بۆیە جاسوسی لەسەر ڕێگاکاندا نابوو تا هەواڵی هێرشی مسلمانەکانی پێ بگەین ئەوە بوو کە لەشکری ئیسلام لە ناوچەکەیان نزیک کەوتەوە هەواڵیان زانی ئەوانیش خێرا پەنایان بردە بەر شاخە سەختەکانی نزیکیان تا خۆیان لە چەنجی مسلمانەکان دەرباسکەن پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم 2 ڕۆژ لەو ناوەدا مایەوە بێ ئەوەی کەسی لێیان دەستکەوێت ئەم هێرشە و ئەممانەوەیە هێز و پێزی بەخشی بە لەشکری خواناس و ئابڕووی کافرانی برد بە هۆزەکانی سەلماند کەوا هێزی ئیسلام سربەستە بۆ هێرش بردنە سەر هەر ناوچەیەک کە دانیشتوانی نیازیان خراپ بێت بەرامبەر بە دەوڵەتی قورئان پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم بەڕاونانی هوذەیلەوە نەوەستا بەڵکو وای بە چاکزانی ترس و لەرز بخاتە دڵی قوڕەیشی بتپەرستە ئەو قوڕەشەی کە چەند مانگێک لەوە پێش بە 4000 سەربازەوە لەگەڵ هۆزەکانی تردا لە شکرە 10,000 یەکەی ئەحزابیان پێکهێنابوو بە نیازی کوژانەوەی چرای ئیسلام کە بەرەو مەدینە کەوتنە ڕێ بۆ ئەم مەبەستە پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم بەخۆی و لەشکرەکەیەوە بەرەو مەککە کەوتە ڕێ تا گەیشتە شیوی عوسفان جا لەوێ ئەبوو بەکری سەدیقی بان کرد 10 سوار چاچی مسلمانی لەگەڵا نارد و فەرمانی پیادا تا بەرەو مەککە بکەونە ڕێ
بۆ ئەوەی ترس و لەرز بخەنە دڵی دانیشتوانیەوە. ئەبوو بەکریش خدا لێی ڕازی بێت لەگەڵ برا مسڵمانەکانیان کەوتە ڕێ تا گەیشتنە کوڕاع النەعیم کە شوێنێکی زۆر نزیکە لە مەککەوە. کاتێ قوڕەیش ئەمەیان بیست ترس و لەرزیان لێ نیشت، چونکە وایان ئەزانی پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم نیازی وایە کە هێرشیان بکاتە سەر. قوڕەیشی هاش و لوشکەر بە وێنەی هەموو هێزێکی خوانە ناس نەیانوێرە هەڵمەت بێنە سەر دەستەکەی ئەبوو بەکر. ئەمیش دوای بەجێهێنانی ئەرچی سەرشانی گەڕایەوە خزمەتی پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم تا بگەڕێنەوە بۆ پایتەختی دەوڵەتی ئیسلام. کاتێ پێغەمبەری پێشەوا صلی الله علیه وسلم گەیشتە دۆڵی غوڕان، ئەو شوێنەی کە مسڵمانە بێت تاوانەکانی بەدەستی هوذەیل تیا شەهید کرابوو، داوای خۆشبەختی و لێخۆشبوونی بۆ کردن. لەم هێرشەدا کافرە دەست درێژی کەرەکان نەکەوتنە بەر هەڵمەتی لەشکری ئیسلام، بەڵام لەشکری ئیسلام پەیسەلماندن کە ئەو دەست بڕە بێ پەیمانانە هەتا خاوەنی ناوچە و خاک و ئاوی خۆیان نین و هەر کاتێ لەشکری ئیسلام بیەوێ بە ئاسانی دەریان ئەپەڕێنێ و ڕاویان ئەنێ. پاشان بە قوڕەیشی بتپەرستی سەلماند کە پاڵەوانە چاو نەترسەکانی ئیسلام ئەتوانن بگەنە هەر شوێنێک کە بیانوێ و تا بزانن کە ئەوان لە جەنجی خەندەقدا بەسەر شۆڕی لە دەوری مەدینەدا کشابنەوە دواوە، جارێکی تر ناتوانن لە بەردەم هێزی پەرەسەندووی ئیسلامە بوەستن. ئەو هێزەی کە ڕۆژ بە ڕۆژ ناو ناوبانجی چاک و ویستی ڕەوشت بەرزی و بەناو ئادەمیەکانە بڵاو ئەبووە، پڕبەدڵ ئەهاتن بەدەمیەوە و ئەبوونە کۆمەچی بۆیان. هەروەها هۆزەکانی ئەو ناوچانەش کە لەشکری ئیسلامیان پیا تێئەپەڕی بۆیان دەرئەکەوت کە ئەو شەهیدانەی کە هوذەیلی دەست درێژی کرد شەهیدی کردن بێکەس نین، بەڵکو پێشەوایەکی بێوێنە و هێزێکی باڵا دەست وا لە پشتیانەوەیە کەوا بە ئاسانی ئەتوانن هەڵمەت بەرنە سەر هەموو خراپویستێک تا جارێکی تر بیر لە دەست درێژی وا نەکەنەوە. بەم هێرشەی پێغەمبەری پێشەوە صلی الله علیه وسلم ئەوەی پێویست بوو بۆ بەرژەوەندی ئیسلام و مسلمانەکان بێتە دی، زۆر بەچاچی هاتە دی و سەری مسلمانە شەهیدەکان لەو ناوچانەدا بەرز بیەوە و ڕووی ڕەشی چاو شۆڕی کرایە خەڵاتی لەشکری پەیمانشچێنی خوانە ناس. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەرهەمی شەهیدی لاپەڕاسی و هەشت. بەم شێوەیە مامۆستای شەهیدی وانەی شەهیدی پێشکەشی بینەرانی کرد. خوبەیبی پاڵەوان لە بەردەم بتپەرستاندا و بەسەر سێدارەوە سەلماندی کە مسلمان بوون بریتیە لە پێشکەشکردنی سەر و ماڵ. پاڵەوانی خۆنەویست بەخوێ نەگەشەکەی شایەتیدا کە ئیسلام و پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم بێ ئەندازەی خۆش ئەوێن. کافرانیش کە خۆشویستنی وایە نەدیوە و نەیان بیستووە لەم فیداکاریەدا سەریان سوڕما بوو. ئەم پیاوە یەسریبیە تا چڕادەیەک شەیدای ڕێبازەکەی محەممەد بوو صلی الله علیه وسلم. سەیرە و زۆریش سەیرە، دیارە ڕێبازەکەی محەممەد ڕاستە صلی الله علیه وسلم. هەرچۆن بێت ئەمە لە قوڵایی دڵیانە ئەسەلمێت، بەڵام چی ئەەکەی لە دڵ و مێشتی نەفامی کە بیر و باوەڕی پڕ و پووز بۆتەوە، و چی ئەەکەی لە ویجدانی نەفامی کە هەست بە هیچ شتێک ناکات، کە هەموو خەڵکە بە دیار شەهیدکردنی مسلمانی غەریبەوە وەستا بوون بێ ئەوەی هەستیان ببوزوێت. بەڵام هەر کارێ کە مسلمان لەبەر ئەڵڵادا و لەبەر ڕەزامەندی ئەودا پێی هەڵسێ هەر ئەبێ بەرهەمی هەبێ. هەر کەس مامۆستایەتی بکە هەر ئەبێ قوتابی بۆ پەیدا ببێ. بۆیە ڕەنجی خوبەیبیش جگە لە پاداشتی ئەڵڵا بە خۆڕایی و بێهودە دەرنەچوو و خوێنە گەشەکەی بە فیڕۆ نەڕۆیشت، بەڵکو خواویستی وابوو دڵی گەنجێکی قوڕەیشی نەرم بکە تا شوێن ڕێبازی پاڵەوانی شەهید بکەوێ، تا ناوی خۆی لە دانیشتگاکەی خوبەیبدا تۆمار بکە و خۆی بکاتە قوتابی مامۆستای شەهیدی، تا دوای وەرگرتنی بڕوانامە ببێتە نمونەی شوێن کەوتووی ڕاستەقینەی قورئان و ئاڵای ئیسلام و پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم بەرز بکاتەوە. بەڵێ سەعیدی کوڕی عامیر چاوی لە مامۆستای شەهیدی بوو، هەرچەندە بێ باوەڕ بوو، بەڵام ویجدانی بزوا بوو، بۆیە وەک قوڕەیشی چاو بەسترا و بیری نەئەکردەوە و سەیری ئەم کارە ساتەی نەئەکرد.
بە جوانی چاوی لەستەمی قوڕەیش و دامەزراوی و کۆڵنەدانی خوبەیب بوو. دوای گەڕانەوەشی بۆ مەککە هەموو ساتی خوبەیبی لە یاد بوو، هەتا لە خەویشیا لەگەڵیا بوو. هەموو دەمێ بیری لە هەڵوێستی مەردانەی خوبەیب ئەکردەوە کەوا چۆن بەو پەڕی دامەزراویەوە دوو ڕکعاتە نوێژەکەی بەجێهێنا بۆ ئەڵڵا لە بەردەم داری چوار مێخەکەدا و لە بەردەم دوژمنەکانیدا. اینجا خێرا خێرا دەنجی نزاکەی ئەزرنگایەوە و ئەشترسا هەورە تریشقەیەکی بەرکەوێ و یا بەردێکی لە ئاسمانەوە بەسەرا بکەوێ. مامۆستای شەهید بە سەعیدی قوتابی سەلمان کە شوێن کەوتنی بیر و باوەڕی ڕاستەقینە بریتە لە قوربانیدان بە خوێنی گەشت و فێری کرد کەوا ژیان کاتێ خۆشە کە مرۆڤ بەردەوام لە جیهاد دابێت و بە هەموو شێوەیەک هەوڵی بێ وچان بدا بۆ پەرەسەندنی بیر و باوڕەکەی تا ڕژانی دوات نۆچی خوێن و فێری کرد کە ئیمانی ڕاستەقینەی لە دڵا دامەزرا و کاری گرنگ و گەورەی لێ ئەوەشێتەوە و خاوەنەکەی ئەکاتە پاڵەوانێک تا جۆرەها کاری سەیر و نائاسایی لێ بۆشێتەوە. بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەی فێر کرد کە ئەو پیاوە شوێن کەوتوەکان و هاوڵەکانی بەو پلەیە خۆشیان بوێ ئاوا خوێنی خۆیان بڕژێن و لە دینەکەی پەشیمان نەبنەوە. ئەبێ لەلایەن زۆر ڕاستگۆ بێ و بەڕاستی بە پێغەمبەرەکەی بزانن صلی الله عليه وسلم و خوداش کۆمەچی بێت و ئەم دڵسۆزە بەغیرەت و کۆڵ نەدەرەی بۆ گەیاندووە تا باوەڕی پێ بکەن. سعید بیری ئەکردەوە گەنجێکی هۆشیاری وەک ئەم شوورەیە بۆی خۆی بە بیری پڕ و پووز بخەڵەتێنێ بەناڕەوە خۆی دەست خەڕۆ بکە. ویژدانی کەوتە ئازاردانی تاکەی لەگەڵ هێزی خراپەکاریدا بێ و بەشداری تاوانەکانی بکە. خۆ ئەم بە هیچ شێوەیەک دڵی نییە لەگەڵ بتپەرستیدا جا بۆ وەک مردێک ڕای خۆی دەرنەبڕێ بۆ نیاز چاچی خۆی دەرنەبڕێ تا ڕەچەکشکێن بێ و بۆ ئەوانەی لە دڵدا ناڕەزایی کردەوەکانی نەفامین بەڵام ناتوانن و ناوێرن بە ئاشکرا دەری ببڕن. بۆ ئەم مەبەستە بەرزە لە ناو کۆمەڵێکدا بە ئاشکرا خۆی داماڵی لە بەشداری کردنی تاوان و ستەمکاریەکانی قوڕەیش و پشتی لە بتەکانیان هەڵکرد و کەوتە شوێن دینی ئەڵڵا. بەڵێ لە دارالحەربدا لە خاکێکدا کە یاسای نەفامی تا ڕادەی بکوژ و ببڕی دەستی ئەڕۆی سعید بە ئاشکرا بڕیاری مسلمان بوونی خۆی ئەدا. نازانم ئەوانەی ژیانی دنیا بەرچاوی گرتن و ناوێرن خەمێکی ئیسلام بخۆن چۆن لە ڕوویان دێت خۆیان بە مسلمان بژمێرن یا بۆ نایەن ئامۆژگاریەکی سعید بکەن تا خۆی نەخاتە مەترسیەوە. سعید دوای مسلمان بوونی وای بە چاک زانی مەککەی ژێردەستی نەفامان بەجێ بێڵێ و بە پێی فەرمانی قورئان کۆچ بکا بۆ مەدینە بۆ خزمەتی پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم تا لە بنیاتنانی قەڵای ئیسلامدا بەشداری بکات تا مرۆڤایەتی بە مسلمان و نامسلمانەوە لە سایەیە بەحەسێتەوە. سعید گەیشتە مەدینە و فریای جەنجی خەیبەر کەوت و پاڵەوانانە بەشداری ئەویش و هەموو ڕووداوەکانی لەوە و دوایوشی کرد. کۆمەڵی مسلمان لە ساحەی قورئاندا ژیانێکی زۆر خۆش و بەتامی ئەدایە سەر بێوچان خەریکی ڕماندنی قەڵای نەفامی بوو. ساتێک ژیانی بەفیڕۆ نەئەدا بۆ خزمەتکردنی بەرنامە شیرینەکەی قورئانی پیرۆز. مسلمانەکان لەم ژیانە خۆش و پڕ لە کامەرانیەدا بەجارێ هەمویان کۆستیان کەوت تاقە ئازیز و ڕۆشنایی چاوەکانیان پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم کۆچی دوایی کرد کە زۆر لە سعید ڕازی بوو. بە کۆچکردنی خۆشەویستی مسلمانەکان کاری سەرشانی سعید تەواو نەبوو بەڵکو دوای پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم سەربازێکی بەوەفا و کۆڵ نەدەر بوو لە بەردەستی ئەبوو بەکر و عومەردا و لە سایەی کۆمەڵی مسلماندا خەریکی پەروەردەکردنی دڵ و دەروونی بوو. بە ئامۆژگاریەکانی قورئانی پیرۆز خەریک بوو. خۆی ڕائەهێنا لەسەر خۆنەویستن و پشتگوێ خستنی بەرژەوەندیە تایبەتیەکانی تا ببێتە ئەستێرەیەکی گەشی ئەو کۆمەڵی مسلمان کە بتوانێت بەو ئەرکە هەڵسێ کە ئەخرێتە ئەستۆی. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. ئامۆژگاری کردنی خەلیفە لاپەڕە 43 سعید لە سایەی قورئانی پیرۆزدا ژیانی بەخۆ پەروەردەکردن و خوددا پەرستی ڕازاندبوو
نمونەی مسلمانی چاو کراوە بوو تا ئاگاداری تەواوی دینەکەی بکات. زۆر بەتەنگ ئیسلام و مسلمانەکانەوە بوو. دڵە هۆشیارەکەی و بیرە تیژەکەی خست بووە کار بۆ چاودێریکردنی و پارێزگاریکردنی قەڵای ئیسلام و بەرژەوەندی مسلمانەکان. سەعید بیری ئەکردەوە کار بەدەستانی مسلمانەکان دەورێکی گرنگیان هەیە لە پاراستنی بەرژەوەندی مسلمانەکانە. بۆیە مسلمان ئاسایی ئامۆژگاری ئەبوو بەکر و عومەری ئەکرد تا بەڕێک و پێچی دەست بە ئیسلامەوە بگرن و بۆ جێبەجێکردنی ئەرچی سەرشانیان درێخی نەکەن. ئەوانیش سەعیدیان چاک ئەناسی و لە خواناسی و ڕازگۆییەکەی شارەزا بوو. بۆیە بەو پەڕی سنگ فراوانیەوە ئامۆژگاریەکانیان وەرئەگرت. جارێکیان هاتە لای خەلیفە عومەر کە تازە بۆ خەلیفەی مسلمانەکان هەڵبژێردرا بوو. پێی وت: ئەی عومەر، ئامۆژگاریت ئەکەم بەوەی کەوا لە پێناوی خەڵکە لە خودا بترسی، بەڵام لە پێناوی خودادا لە خەڵک نەترسی، وەوتەت پێچەوانەی کردارت نەبێت، چونکە چاکترین وتە ئەوەیە کە کردەوەی لە پاڵدا بێ. ئەی عومەر، بە هەموو مسلمانان دوور و نزیکیان کە خوا کاروباری پێسپاردوویت ڕووی خۆش پیشان بدە و ئیش و کاریان جێبەجێ بکە. ئەوەی بۆ خۆت و خزم و کەس و کارت پێت خۆشە با بۆ ئەوانیش پێت خۆش بێ، ئەوەش بۆ خۆت و خزم و کەس و کارت پێت ناخۆشە با بۆ ئەوانیش پێت ناخۆش بێت. و بۆ گەیشتن بەوە هەموو سەختیەک بدەرە بەرخۆت، لە پێناوی خودادا لە لۆمەی لۆمەکاران نەترسی. عومەر فەرمووی: جا چێ ئەتوانێ بەمە هەڵسێ ئەی سەعید؟ سەعید وەڵامی دایەوە، فەرمووی: پیاوێکی وەک تۆ ئەتوانێ کە خدا کاروباری ئومەتی محەممەدی صلی الله عليه وسلم پێسپاردووە و جگە لە ئەڵڵا باڵادەستی نییە. بەڵێ کۆمەڵی مسلمان هەموو ئەندامێکی بە وێنەی سەعید چاو کراوە بوو. هەموو مسلمانێ لە ئاستی خۆیدا خەمخۆری دینەکەی بوو. دەست بگرە بە کڵاوی خۆتە، بەلای ئەوانەوە دەرچوون لە کۆمەڵی مسلمان و گەڕانەوە بۆ یاسای نەفامی بوو، چونکە ئیسلام هەر وەک مافی ئادەمیانەی پێشکەش کردبوون، هەروەها ئەرچی سەرشانیشی بۆ دیاری کردبوو. بە تایبەتی بانکردن بۆ سەر ڕێگای ڕاست و فەرماندان بە چاکە و دوورە پەرێزیکردن لە خراپە، تا قەڵای ئیسلام کە پەنای مافقوراوان و چەوساوانە پارێزگاری بکرێ و کۆمەڵی مسلمان بتوانێ بە ئەرچی سەرشانی هەڵسێ کە بریتیە لە ئاوەدانکردنەوەی زەوی بەپێی ڕێبازی ئیسلام. ئەمەیە جیاوازی کۆمەڵەکەی ئەمڕۆمان لە کۆمەڵەی مسلمانەکانی ئەو سەردەما. ئێمە تەنها ئیشەکەی خۆمان جێبەجێ بکرێت، ئیتر باکمان نییە دەیانستەم لەبەر چاومانە بکرێت لە هەژار و بێکەسە. تەنها خۆمان ڕووی خۆشمان پێشان بدرێ بە هەر شێوەیەک بووە، ئیتر هەژار و داماوان و قەی ناکە لەبەر دەرگادا ئەژنۆیان وشک بێت. ئەوەی لە دەممان دەرئەچێ لە شێوەی وشەی بریسکەدار و ڕازاوە لە ژیانمانە هیچ دەورێکی نییە، چونکە ئەمانەوێ ژیانی ئەم جیهانەمان دەستکەوێ. بەڵام کۆمەڵە مسلمانەکەی قورئان کە سەعید تیایدا ئەندامێکی ئاسایی بوو، ژیانی تەرخان کردبوو بۆ حەسانەوەی ئادەمیەکان و وەدەستهێنانی ژیانی نەبڕاوەی بەهەشت. ئیتر ئەم ژیانەی ئەوەندە بەلاوە گرنگ نەبوو تا زمانی لوسی بۆ بەکار بهێنێ و بیر و هۆشی بۆ تەرخانکە. پاشان هیچ ئەندامێکی کۆمەڵی مسلمان هەوڵی نەئەدا خۆی لە کار بەدەستان نزیک بکاتەوە تا بەرژەوەندی خۆی بپارێزێ، بەڵکو ئەگەر ماوەی نزیک بوونەوەی ببوایە هەوڵی ئەدا کارێکی وا بکە کە خودای گەورە لە خۆی ڕازی بکە، بەوەی بە هەڵی بزانێ بۆ چارەسەرکردنی گیر و گرفتەکانی کۆمەڵگەی ئیسلامی. لەلایەکی ترەوە ئەم ئامۆژگاریەی سەعیدی دەرئەخا کە تەنها ئیسلام ڕێبازی ڕزگاریە، چونکە ڕزگارکردن لە ڕاستیدا بریتیە لە ڕزگارکردنی مێشک لە هەموو کۆت و زنجیرێک، نەک بەڕەڵایی و بێ ئابڕۆیی. بەمەش پیشانمان ئەدا هەموو مسلمانێک بۆی هەیە ڕەخنە لە ئەمیری ئیمانداران بگرێت و یا هەر نەخشەیەکی بەلاوە چاک بوو پێشکەشی بکە، چونکە دەسەڵات لە ئیسلامە بەدەست خودایە و پێویستە هیچ کەسێک لە نەخشەی دینە پیرۆزەکەی ئەڵڵادا لا نەدات و هەر کاتێک لایدا و یا کەم تەرخەمی کرد مسلمانان بۆیان هەیە ڕەخنە بگرن و ملکەتی فەرمانی نەبن. دیارە نە عومەر و نە سەعید لە ژیانی نەفامیدا و لە ژێر ساهەی بتەکانی کەعبەدا بەم شێوەیە نەژیاون و ئەم سەربەستی و دادپەروەریەیان بەخۆیانەوە نەدیوە. بەڵام ئیسلامی ئازیز ڕێبازی ڕزگاری بوو کە برایەتی ڕاستەقینە و خۆشەویستی بێوێنەی پێشکەش بەوانیش و بە هەموو گەلە جۆر بە جۆرەکانی جیهانی ئاوەدان کراوەی ئەو ڕۆژە کرد. ئەمڕۆژ سەرزەوی وێرانەیە، تاریکە شەوە، ئادەمی زادەکان سەرگردانن، ماف خوراون،
نەعومەریان دەست ئەکەوێ و نە سەعیدیشیان لێ هەڵکەوتووە. هەرچی سەرشانی هەڵگرانی قورئانیش بەپێ ئەو پێویستیە گران و گرنگە. پێویستە بە قورئان دڵ و مێشتی گەلان ڕزگارکەن و بە چاو ساغیان بکەن تا ئەگەر نەشتوانن عومەر و سەعید دروست بکەن با قوتابی و شاگردی ئەوان دروستکەن بۆ ڕزگارکردن و حەسانەوەی ئادەمی زادەکان. بەڵام تکایە با هەڵگرانی قورئان پەلە نەکەن و بەشداریمان بکەن و بزانین سەرنجامی چیرۆکی عومەر و سەعید بەکوێ ئەگا تا لە کاتی هەڵسانیان بەم ئەرکە پیرۆزە هەردووچیان بکەنە مامۆستا و شوێن هەنگاوە پیرۆزەکەیان بکەون. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. ئەمیری مسڵمانان لاپەڕا 48 لە سەردەمی عومەردا دەوڵەتی قورئان لەو پەڕی دەسەڵاتدا بوو. ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ گەلە چەوساوەکان لەژێر چەنجی خوێن مژە خوانە ناسەکان دەرئەهێنران و وە لە سایەی قورئاندا ئەحەسانەوە. دەوڵەتی ئیسلام پێویستی بە هەڵسوڕاندنی کاروبار هەبوو. بێگومان ئەوەش پیاوی ڕاستگۆ و خۆنەویست و دنیا نەویستی ئەوێت. عومەریش خۆدا لێی ڕازی بێت هەمیشە لە بیری ئەودا بوو شێ هەڵبژێرێ بۆ هەڵسوڕاندنی کاروباری ناوچە جۆر بە جۆرەکانی دەوڵەتی قورئان. ئەترسا بە نەزانین یەکێ هەڵبژێرێ پیاوی ئەو کارە نەبێت و لە دوا ڕۆژدا خۆی سزا بدرێ لەسەری. عومەر سەیری ئەکرد دانیشتوانی حیمیس لە شامدا پێویستیان بەکار بەدەستێکی زۆر دامەزرا و دڵ و دەروون پاک هەبوو. بۆیە ڕای هاتە سەر ئەوەی کە سەعیدی کوڕی عامیر بکاتە کار بەدەست و بینێرێت بۆ شام. بۆ ئەمە بانگی کردە سەعید ئەم متوێژەی لە نێوانیاندا ڕوویدا: ئەی سەعید، هەڵسوڕاندنی کاروباری حیمس ئەسپێرین بە تۆ. ئەی عومەر، بۆ خاتری ئەڵڵا داوات لێ ئەەکەم وازم لێبێنە وەگوم ڕاشم مەکە بە تووڕەیەوە وای لەدەست ئێوە کارەکەتان خستۆتە گەردەنی من ئەتانەوێ خۆتان لێم بشارنەوە و یارمەتیم نەدەن بە خودا وازت لێ ناهێنم. بەم شێوەیە کاروباری حیمسی پێسپات. عومەر فەرمووی: ئەی ئەوە ڕۆز یەکت بۆ نەبڕینەوە. سەعید فەرمووی: جا چی بکەم ئەی ئەمیری ئیمانداران؟ ئەوەی لە بەیتولمال وەری ئەگرم لە پێویستیم زیاترە. لە ئیسلامدا بەم شێوەیە گەورە و دڵسۆز سەربازی پاک و خاوێن هەڵ ئەبژێرێ وەکاری پێ ئەسپێرێ، بەڵام کار بەدەستیش ئەزانێ ئەرچی کارگێڕان کە چەندە گران. بۆیە بە هەموو شێوەیەک هەوڵ ئەدا خۆی لێ داماڵێ بە پێچەوانەی نەفامەکان کە هەموو هۆ و ڕێگایەکی ناڕەوا ئەگرنەبەر و ئابڕووی خۆیان ئەبن تا دەستیان گیر ببێ و خۆیان بکەنە گورگەهارە بۆ گیانی هەژاران و داماوان. بەڵێ کار بەدەستی مسڵمان هەموو ئاواتێکی ڕەزامەندی ئەڵڵایە. ئەوەندە بە تەنگ ئەم جیهانەوە نایێت، بۆیە هەموو وزەیەکی ئەخاتە کار بۆ حەسانەوەی ئەندامانی کۆمەڵەکەی، چونکە ئەزانێ لێپرسینەوەی کار بەدەستان لە ڕۆژی قیامەتە تایبەتیە و زۆر بەوردی ئەکرێت. سەعیدی خۆنەویست، سەعیدی دڵسۆز بە گرۆی ئادەمی، بە کورتی سەعیدی مسڵمان بەرەو ناوچەی حیمس کەوتەڕێ. گەیشتە ئەو بەرەوە و بەو شێوەی کە قورئان نەخشەی کێشاوە دەستیدایە هەڵسوڕاندنی کاروباری ناوچەکە. بەڵێ خوددا ویستی وابوو کە قوتابیەکەی خوبەیبی شەهید ببێتە کار بەدەستێکی ناوچەیەکی ئەم زەویە. تا ئێستا قوتابیەکی ڕاستگۆ و بەوەفا بوو، بەڵام نە، هێشتا بە تەواوەتی تاقی نەکراوەتەوە، چونکە تاقیکردنەوەی وا لە دەسەڵات و پایەدا. ئاخۆ سەعید لەم تاقیکردنەوەیەدا دەرئەچێ و خوێنی مامۆستای شەهیدی بە فیڕۆ نادا. ماوەیەکی زۆری پێنەچوو لە دانیشتوانی حیمس چەند پیاوێکی متمانە پێکراو هاتنە مەدینە بۆ سەردانی خەلیفەی مسڵمانەکان. عومەر پێیوتن ناوی هەژارەکانتانم بۆ بنووسن هەتا پێویستیان جێبەجێ بکەم. ئەوانیش لیستێکی هەژارەکانیان گرت کە یەکێ لەوانە سەعیدی کوڕی عامیر بوو. عومەر پرسی: سەعیدی کوڕی عامیر کامەیە؟ وتیان ئەمیری ناوچەکەمان. پرسی: ئەمیرەکەتان هەژارە؟ وتیان بەڵێ. بەخودا چەند شەو ڕۆژێکی بەسەرا ئەڕوا لە ماڵی ئەو ئەمیرەدا ئاگر ناکرێتەوە. بەبیستنی ئەمە دڵی عومەر هاتە جۆش و ئەوەندە گریا هەتا فرمێسک ڕیشی پیرۆزی تەڕ کرد. پاشان 1000 دیناری هێنا و خستیە ناو توورەگەیەکە و پێی فەرموون: سەلامی منی پێ بگەێنن و پێی بڵێن ئەمیری ئیمانداران ئەم پارەی بۆ ناردووی تا پێویستیەکانتی پێ جێبەجێ بکەیت. پیاوەکان لە مەدینە گەڕانەوە بۆ وڵاتی خۆیان و سەلام و دیاریەکەی خەلیفە عومەریان بە سەعید گەیاند. کاتێ توورەگەی پارەکەیان لە بەردەمیان دانا و سەیری کرد کە زانی پارەیە، وای ئەزانی ڕەشە مارە لێی نزیک بۆتەوە.
بۆیە بەناچاری لە خۆی دوور ئەخستەوە و ئەم ئایەتە پیرۆزەی ئەڵڵای ئەخوێندەوە: إنا لله وإنا إليه راجعون. سورة البقرة آية 156. هەروەکو بەڵایەکی بەسەرا هات بێ و یا خراپەیەک ڕیشی گرت بێ، خێزانەکەی کە گوێی لێبوو ڕات لەچی و بەپەشۆکاییەوە وتی: ئەوە چیتە ئەی سەعید؟ ئایا ئەمیری ئیمانداران مردووە؟ سەعیدیش فەرمووی: بەڵکو لەوە گەورەتر. خێزانەکەی فەرمووی: ئایا مسڵمانەکان لە جەنگا شکاون؟ سەعید فەرمووی: بەڵکو لەوەش گەورەتر. خێزانەکەی فەرمووی: ئەی سەعید، جاچی لەوانە گەورەترە؟ سەعید فەرمووی: ژیان و ڕابواردنی دنیا ڕیشی گرتووم، ئەیەوێ قیامەتم لەدەست بدە و ئاژاوە ڕووی کردۆتە ماڵەکەم. خێزانەکەی بێ ئەوەی بەدەنگ و باسی پارەکەیەوە زانی بێ وتی: خۆتی لێ ڕزگار کە ئەی سەعید. سەعیدیش فەرمووی: جا یارمەتیم ئەدەی لەسەری؟ خێزانەکەشی بە دڵنیاییەوە بەڵێ. سەعید خۆشی کەوتە دڵیەوە و تورەگە پارەکەی هێنا و کردیە چەند تورەگەیەکی بچووک بچووکەوە وەدا بەشی کرد بەسەر مسڵمانە هەژارەکانە بێ ئەوەی تاقە دینارێکی بۆ خۆی لێ گڵ بداتەوە. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. چوار ڕەخنە لاپەڕا 53. هەر لەم ماوەیەدا کە سەعید کار بەدەستی ناوچەی حیمس بوو، عومەری خەلیفە خوای لێ ڕازی بێت وای بە چاک زانی خۆی گەشتێکی ناوچەی شام بکات و تا لە هەواڵ و بار و ژیانی دانیشتوانی ئاگادار بێ، نەوەک کار بەدەستەکانی بە چاچی ئیش و کاریان هەڵ نەسوڕێنن، تا ڕاستە و خۆ مسڵمانەکان لەگەڵی وت و وێژ بکەن و گرێ کۆرەکانی دڵیان لای ئەو بکەنەوە، ئەمیش یارمەتیان بدا و بۆ چارەسەرکردنی گیر و گرفتەکانیان. کاتێ عومەر گەیشتە حیمس، دانیشتوان هاتن بە پیریەوە بۆ بەخێر هاتن لێکردنی. ئەویش لێی پرسین: ئەمیرەکەتان چۆنە لەگەڵتانە؟ دانیشتوان دەستیان دایە شکات و ناڕەزایی لە سەعید. چوار ڕەخنەیان لێگرت کە یەک لە یەک گەورەتر بوو. تێبین حیمس پێیان ئەوت کۆیفە، واتە کوفە بچکۆڵە، لەبەر شکات و بیانووی دانیشتوانی لەوالی و کار بەدەستەکانیان بە وێنەی دانیشتوانی شاری کوفە کە لە هیچ منێکدا پڕ نەئەبوون و لە کەس ڕازی نەئەبوون، بەردەوام بوون. هەر لە ڕێوە هێشتا خەلیفە نەحەسابوویەوە. ناتەواویەکانی سەعیدیان خستە بەردەمی. عومەر زۆر سەری سوڕما، ئەوە بەبیر تیژی و فەراسەتی و خۆی سەعیدی هەڵبژارد. یانی چی؟ ئەمیش وا دەرەچێ؟ سەعید ئامۆژگاری عومەری ئەکردو تا لە ڕێی ڕاست لای نەدا. عومەر ئەفەرمێ: دانیشتوان و سەعیدم کۆ کردەوە کە لەخوا پاڕامەوە بەو شێوەیە نەبێت کە ئەوان باسی ئەکەن و بە چاکم زانی بە هەڵە دەرنەچێ، چونکە زۆر متمانم پێی ئەکرد. کاتێ دانیشتوان بەخۆیان و ئەمیریان لەلا کۆبوونەوە، وتم دادی چی ئەکەن بەدەست ئەم ئەمیرەتانەوە؟ وتیان: بەیانیان تا خۆر بەرز نەبێتەوە، بەشێک لە ڕۆژ نەڕوا نایەتە دەرەوە بۆ ناومان. وتم: ئەی سەعید، وەڵامت چییە بۆ ئەمانە؟ سەعید تۆزێ بێدەنگ بوو، پاشان وتی: بەخودا پێم خۆش نییە بێڵێم، بەڵام کە چار نییە هەر ئەبێ بیڵێم، لەبەر ئەوەیە کە خێزانەکەم لە ماڵەوە خزمەتکاریان نییە، بۆیە خۆم بەیانیان هەویرەکەیان بۆ ئەشێلم و کەمێک ئەوەستم هەتا ئەترشێت ئەیکەم بەنان بۆیان، هەوسا دەست نوێژ ئەگرم و دێمە دەرەوە بۆ ناو خەڵکەکە. عومەر ئەفەرمێ: پێم وتن دادی چیتری لێ ئەکەن؟ وتیان: بەشەوا وەڵامی کەس ناداتەوە. وتم: ئەی سەعید، وەڵامت بۆ ئەمە چییە؟ سەعید وتی: پێم ناخۆشە ئەمەش ئاشکرا بکەم، من ڕۆژم تەرخان کردووە بۆ ئەوان و شەویش بۆ خودای گەورە و بەدەسەڵات. وتم: عومەر فەرمووی: دادی چیتر ئەکەن؟ وتیان: لە هەموو مانجێک ڕۆژێک نایەتە ناومان. وتم: ئەی سەعید، ئەی ئەمەیان چییە؟ وتی: خزمەتکارم نییە ئەی ئەمیری ئیمانداران، وەجگە لەم دەستە جلەی بەریشم هیترم نییە. جامانجێ جارێک ئەی شۆم و چاوەڕێی وشک بوونەوەی ئەکەم و ئێوارە دێمە دەرەوە بۆ ناویان. پاشان وتم: دادی چیتری لێ ئەکەن؟ وتیان: جاروبار لە ناوماندا ئەبورێتەوە و ئاگای لە خۆی نامێنێ. منیش وتم: دیسان ئەی سەعید، ئەمە چییە؟ وتی: پێش موسڵمان بوونم ئامادەی شەهیدکردنی خوبەیبی کوڕی عەدی بوو و بە چاوی خۆم دیم چۆن قوڕەیش پلە پلە گۆشتی لە لاشەی ئەبڕی و پێی ئەوت: ئایا پێت خۆشە موحەممەد صلی الله عليه وسلم لەم شوێنەتدا بێ؟ ئەویش ئەیوت: نا بەخودا، پێم خۆش نییە من بەخۆشی و هێم نییەوە لە ناو خاو خێزانی خۆم دابم و موحەممەدیش صلی الله عليه وسلم دڕکێکی پیا بچەقێت. بەخودا هەرچەندە ئەو ڕۆژەم ئەکەوێتەوە یاد کە چۆن کۆمەچی ئەو نەئەکرد و ئەزانم هەرگیز خوددا لێم خۆش نابێت
بۆیە وا بەم شێوەیە ئەبورێمەوە. دوای ئەم وەڵامانە عومەر فەرمووی سوپاس بۆ ئەو خودایەی کە گومانی چاکمی پێ بە هەڵە دەرنەکرد. پاشان 1000 دیناری تری بۆ نارد تا پێویستیەکانی پێ جێبەجێ بکات. کاتێ خێزانەکەی چاوی کەوت بە پارەکە وتی سوپاس بۆ ئەو خودایەی وای کرد کە ئێمە پێویستیمان بە ئیش و کاری تۆ نەمێنێ، زەخیرەمان بۆ بکڕە و خزمەتکاریش بەکرێ بگرە، باکەم تۆ خۆت زەحمەت بچێشی. ئارامی خێزانی مسلمان ئەو ئارامیەیە کە قورئان پیشانی داوە و فەرمانی پێداوە. خێزانی مسلمان کۆمەچی مێردەکەیەتی لە بەجێهێنانی فەرمانەکانی قورئانی پیرۆزدا. خێزانەکەی سەعیدیش لەو ئافرەتە دامەزراوانە کە کۆمەچی سەعیدی مێردی بوو لەو وڵاتە دوورەدا، دوور لە خزم، دوور لە کەس و کار، بەم شێوەیە بتوانێت دان بگرێ بە خۆیاو و لە ماڵی ئەواندا چەند ڕۆژێک ئاگر نەکرێتەوە. بەڵام لە وتەکەیە وا دەرئەکەوێ زۆر شەرمەزاری خزمەت و ماندووبوونی سەعیدی مێردیتی داوای لێ ئەکا کە خزمەتکارێک بەکرێ بگرێ تا پێویستیان بە خزمەتی ئەو نەبێت. سەعیدیش پێیوت ئەی لەوە چاکترت ناوێ. خێزانەکەی فەرمووی وەک چی؟ سەعید فەرمووی بیدەین بە یەکێ تا هەر کاتێک بۆی داماین بمانداتەوە. خێزانەکەی فەرمووی چۆن؟ سەعیدیش فەرمووی بیدەین بە قەرز بە ئەڵڵا. و خێزانەکەشی پێی فەرموو خدای گەورە پاداشتی چاکت بداتەوە. سەعید لە شوێنی خۆی هەڵنەسا تا ئەو 1000 دینارەشی کردە چەند توورەگەیەکەوە. بە یەکێ لە کەس و کارەکەی وت ئەمە بەرە بۆ فڵانە بێوەژن، ئەمەش بەرە بۆ هەتیوان، ئەمەش بەرە بۆ هەژاران، ئەمەش بۆ لێ قەوماوان و دەستکورتانی فڵانە خێزان. بەم شێوەیە هەموو 1000 دینارەکەی بەخشیەوە. ئەمیری هەر شایستەی خۆتە ئەی سەعید. ئیمامی ئەحمەد ئەجێڕێتەوە ئەفەرمێ دوای بەخشینەوەی 1000 دینارەکە خێزانەکەی سەعید پێیوت خدا ڕەحمەتت لەگەڵا بکە، باشتر وابوو شتێکت لێ هەڵگرتایە تا پێویستی خۆمانی پێ جێبەجێ بکەین. سەعید ئەڵێ بەگوێوە بووم پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم ئەی فەرموو ئەگەر ئافرەتێک لە ئافرەتانی بەهەشت سەیرێکی دانیشتوانی سەرزەوی بکە، بەو سەیرکردنەی سەرزەوی پڕ ئەکا لە بۆنی میسک، دەبە خوددا من هەرگیز دەست لەوان هەڵ ناگرم بۆ تۆ. ئەویش پێی بێدەنگ بوو. بەڕاستی ئەمیری ئیماندارانیش بە هەڵەدا نەچووە کە تۆی هەڵبژاردووە، کاروباری مسلمانانی پێسپاردووی. بەڕاستی سەعید نمونەیەکی بەرزی لە هەڵسوڕاندنی کاروباری میلەتدا بە پاچی و دوور لە خۆویستن و خۆپەرستنەوە. جا ئەمەش یەکەم خوددا زۆر چاک پێی ئەزانێ، دووەم ئەوانش بە ژیرانە سەرنجی مێژوو ئەگرن، تۆ و هاو چەشنانت ئەکەنە مامۆستای خۆیان بۆ پەروەردەکردنی دڵ و دەرونیان، تا ئەوانیش شوێن پێکانتان هەڵگرن و ئەگەر خوددا دەستیدا گەلان لە چەوساندنەوە ڕزگارکەن و وە لە سای قورئاندا بیان حەسێنەوە. لە هەمووشی خۆشتر سەعیدی خۆشەویستم ئەوەیە نەتهێشت خوێنە گەشەکەی خۆبەی بێبەرهەم بێت، وەکو ئەو پاداشتی لای ئەڵڵا وەرئەگرێتەوە. بەڵام خۆشە و زۆریش خۆشە هەر لەم ژیانەدا مامۆستایەتیەکەی قوتابی وەک تۆی دڵسۆز بە وەفا پەروەردە بکە. سەعیدی خۆشەویستم بەجارێ پشت لە ژیانی ئەم جیهانەی هەڵکردووە، خۆنەویستن و وەفاداریت بۆ بیر و باوڕەکەت مایەی سەربەرزیە بۆ هەموو مسلمانێک. تۆی بەڕێز و خۆشەویستم برسێتی و بێبەرجیت هەڵبژاردوو بۆ خۆت کە لە کاتێکدا براکانت لەو پەڕی خۆشی و بەختیاریدا ئەژیان، هەر بۆ ئەوەی لە هەژارترینیان کەمتر بژیت. بەڵام کار بەدەستە خوانە ناسەکان هەموو هۆ ڕێگایەکی گڵاو ئەگرنەبەر بۆ فریودان و داماڵینی ژێر دەستەیان تا باشترین و خۆشترین ژیان بۆ خۆیان مسۆگەر بکەن. ئەوانە داماون نەفامن، شەیطان بە گومڕاکردنیان دەستی بڕیوە، وا ئەزانن کامەرانی وەدەستێنن، نازانن ئەو نەخۆشی کە تووشی ئەوان ئەبێ تووشی هیچ هەژارێک نابێت، کە ئەویش نەخۆشی و چاوچرۆکی و چاوبرسێتی و تێر نەخواردنە. خۆشەویستم ئەو خۆشی و کامەرانیەی دەستۆ ئەکەوێت کەی دەستی نەفامان ئەکەوێت، ئەو سەربەرزی و ڕوو سووریەی دەستی تۆ ئەکەوێت نەفامان هەر خەونیشی پێ نابینن. تۆی خۆشەویست هەر با برسی و بێبەرگ بیت، لەزەت و ڕابواردنی ڕاستەقینە هەر تۆ بردووتە، چونکە کۆمەڵی مسلمانان هەموو کات و شوێنی هەتا جیهان و ژیان ماون وان بە شوێنتەوە و پیرۆزبایی هەنگاوی مەردانت لێ ئەکەن، ئیتر با پاداشتی بەهەشت بوەستێ. بەڵام کافران هەرچەندە بیری تەستیان بخەنە کار بۆ پاراستنی بەرژەوەندیە تایبەتیەکانیان و بەدەستهێنانی ڕابواردن وەک ئەوە وایە لە ناو دەریادا جوود بکەن، چونکە گەڵێکی چەوساوە و مافقوراو لە قوڵایی دڵیان ئاواتی تیاچوونیان بۆ ئەخوازێ.
و بە تیاچوونی هەر دەستەیەکیان گەلی ژێر چەپۆک دەست دێنێ بەسەر دڵیا و هەر دەستەیەکیش دێت بە شوێنیان نەفرین و لەعنەتی بۆ ئەنێرێ ئیتر با سەرشۆڕی و ڕوو ڕەشی قیامەتیان بوەستێ. خۆبەیبی خۆشەویستم ئەی مامۆستای قوتابخانەی شەهیدی، سەعیدی خۆشەویستم ئەی قوتابخانەی شەهیدی، خۆزگەم پێتان ئەو پایە و پلێ بەرزەی کە خودای گەورە بە ئێوەی بەخشی. بەڵام ئەڵەی چی لەم چەرخەی ئێمەدا ئیسلام غەریب بۆتەوە، ڕۆڵەکانی مسڵمانەکان دووکەڵی حەشیشەی خوانە ناسان جێژی کردن و بریقەی ساختەی بیر و باوەڕی ئیفلیج و گەنی و پاشخوانی کافران چاوی کوێر کردوون و ناتوانن چاک لە خراپ جیاکەنەوە. زۆر جێگای داخە لە چەرخی زانیاریدا مسڵمانەکان مێشتیان بەنجکرابێ و نەشارەزای بەرنامەی سەرفرازی بن، بەڵام سەرەڕای ئەو هەموو تەم و دووکەڵە هیوامان بە دوا ڕۆژی ئەم ڕێبازە شیرنەمان کەم نابێتەوە. هەرچەندە شەوە زەنگ درێژە بچێشێ هەر ئەبێ ڕۆژ بێتەوە، خۆری ڕزگاری ئیسلامی بێگەر سەر زەوی ڕۆشن بکاتەوە. ئەو کاتە مسڵمانەکان بەسەر کەوتنی ئیسلام دڵخۆش ئەبن و دەستی مرۆڤایەتی سەر لێ شێواو ئەگرن تا لە زۆنگاوی نەکبەتی و تیاچوون ڕزگاری کەن و گۆماوی خوێنە بە ناڕەوا ڕژاوەکانی وشک بێتەوە. ئازیزە نەبەزێنراوەکانم، ئێوە وا لە بەهەشتی بەریندا بۆ خۆتان خەریکی ڕابواردن بن و ئێمەش هێشتا تاقیکردنەوەمان تەواو نەبوو. داواکارین لە خوددا کۆمەچیمان بکات تا پشتی شەیطان بدەین بە زەویدا تا لە بەهەشتا بە خزمەتی پێغەمبەری خۆشەویست صلی الله عەلەیه وسلم و ئێوەی بەڕێز شاد ببینەوە. ئیتر بەخواتان ئەسپێر خدا لە خوبەیبی مامۆستای شەهید و لە سەعیدی قوتابی قورئان و هەموو پەیڕەوی کەرانی قورئان ڕازی بێت. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات. ئەپلیکەیشنی ڕۆشنایی، یەکەمین ئەپلیکەیشنی تایبەت بە کتێبی دەنجی بە زمانی شیرنی کوردی. لەگەڵ ڕۆشناییدا بەردەوام ئاشنا دەبین بە تازەترین کتێب و دانسقەترین و پڕبایەخترین کتێب لە هەموو سەردەم و بەشە جیاوازەکان. ڕۆشنایی پێ بەپێی پێشکەوتنەکان و تێگەیشتنە ڕاستەکان هەنگاو دەنێت. بۆ بەدەستهێنانی ژیریت لە ئێستا و داهاتوودا بەردەوام بە لەگەڵ کتێبخانەی دەنجی ڕۆشنایی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە یوتیوب، فەیسبوک، تیلیگرام، وێبسایت و ئەپلیکەیشن لەژێر تێکستی لاتینی کتێبخانەی دەنجی ڕۆشنایی. تێبینی دەتوانن سەرجەم کتێبەکانی کتێبخانەی دەنجی ڕۆشنایی بەدەست بهێنن بە شێوەی کاسیێت، CD، DVD، فلاش و میمۆری. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بکەن بەم ژمارانەوە: کۆڕک 0750 442 0872، زەین 0782 442 0872. دەتوانن پەیوەندی بکەن لە ڕێگای واتسئاپ و ڤایبەرەوە بە هەمان ژمارە. ئەپلیکەیشنی ڕۆشنایی، یەکەمین ئەپلیکەیشنی تایبەت بە کتێبی دەنجی بە زمانی شیرنی کوردی.